لە کۆتایی یاری خولی نایابی باسکی کوردستان یانی دەربەندیخان میوانداری یانەی سۆلافی شاری کەرکووکی کرد لە سەرەتای یاری دەربەندیخان باشتر دەبینرا و سوودی لە یاریگا و هەندەرانی وەرگرت. چارەکی یەکەم 28 خاڵ بەرامبەر 11 خاڵ پێشکەوتوو بە هەمان شێوەی چارەکی یەکەم. چارەکی دووەمیش بە بەرژەوەندی خۆی 27 بەرامبەر 19 خاڵ کۆتایی پێهێنا. دوای کۆتایی هاتنی دوو چارەکی سەرەتا کە دەکاتە گێمێکی یاریەکە ڕاهێنەری هەردوویانە بە وردی پلانەکانیان بۆ سەرکەوتن بەسەر خاڵی لاوازی بەرامبەردا بە یاریزانەکانیان دەوت چونکە هەردوو لالەوە دڵنیا بوون دۆڕاندن لە میارەدا بە مانای دابەزینیانە لە خولی نایە بۆ خولی پلەیەک. چارەکی یەکەم و دووەم پێچەوانەی دوو چارێکی سەرەتا دەربەندیخان لە بەرامبەریانە کەرکووکیەکە تووشی شکست بوو بە ئەنجامی 7 بەرامبەر 16 خاڵ و 27 بەرامبەر 16 خاڵ. بەڵام بەهۆی کۆکردنەوەی خاڵی زیاتر لە دوو چارێکی گێمی یەکەمدا دەربەندیخان بەنەوە 8 خاڵ بەرامبەر 74 خاڵ لە سۆلافی بردەوە و خۆی هێشتەوە لە خولی نایابی باسکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. سوپاس بۆ خۆ تا ئێستا یانەکەمان سەرکەوتوو بووە بە تەواوی بە باسێکی زۆر باش کۆتایی بە یاری ئەمڕۆ هێنین و ئینشاڵڵا یانی دەربەندیخان ئیمساڵ بە توانا و یاریزانانی شاری خۆی توانی لە پلەی نایابە بمێنێتەوە بۆ ساڵێکی ئایندە ئینشاڵڵا بە ڕوتینێکی ترۆ ئێنەوە ناو خولی نایاب. من لێرەوە لە ڕێم کەناڵاتان دەستخۆشی لە هەموو یاریزانەکان مەکەم، دەستخۆشی لە هەندەرانی بەڕێزی شاری دەربەندیخان و ئیدارەیانی وەرشی دەربەندیخان و ڕایەنەرەکان مەکەم. ڕاهێنەری یانە کەرکووکیەکە بەڵێن بە هەندەرانی یانەکەی دەدات لە ساڵی ئایندەدا هەوڵی جدی دەدەن بۆ باشترکردنی ئەنجامەکانیان. اليوم آخر مباراة كانت في دوري إقليم كردستان بالنسبة لفريق نادي سولاف الجديد. طبعا كان عندنا في هذا الدوري فوز واحد على هو نادي أكد. تسلسلنا في الدوري الآن أصبح الثامن، لكن استطعنا أن نبني فريق شباب ناشئ للأعوام المقبلة إن شاء الله. الخسارة مرة، لكن احنا سعداء بصناعة فريق شبابي للسنوات المقبلة ينافس ويحرز مراتب متقدمة إن شاء الله في دوري إقليم كردستان. تا ئێستا یەکێتی تۆپی بالی کوردستان بڕیاری نەداوە لەسەر ژمارەی ئەو یانانەی کە ئەم ساڵدا دەبەزیرێنە خولی پلەیەک و ئەگەر بێت و دوو یانەدا ببەزێنرێن ئەوە سۆلاوی کەرکووک و پێشمەرگەی سلێمانی دەبن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.